سڵەوتان لێ بێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. کڕۆنیکا داوای لێکردم کە بڕۆم بۆ ماڵیان، منیش هەروە بە ئاسانی وتم ئەی خۆت بۆ ناچی، ئەترسم کامێراکان وێنەم بگرن. کڕۆنیکا: تخوا ماکوان تا ئەم ساتە وەختەش متمانم پێ ناکەی؟ ماکوان: نا سوێن بەخوا هەروە ئاسایی هاتە دەرەوە لە دەمم، زیاتر ئەمێ بزانم هۆکارەکەی چییە کە خۆت ناچی. کڕۆنیکا: ئەترسم یەکێک لە سەگەکانی فرانک لەوێ بێت و بمفڕێنێ، یاخود فرانک خۆی بێت، چیم بۆ دەکرێ ئەو کات؟ ماکوان: بەسەر چاو من دەچم، بەڵام حەز ناکەم ئەوەندە بترسی. تۆ خۆت باشتر دەزانی کە وڵاتی نرویز وڵاتی فێمینیستە. لەم وڵاتە ئێوە خۆتان حاکمن، یەکەم ئافرەت، دووەم مناڵ و سێم سەگ، چوارەم پیاوە. کڕۆنیکا بە پێکەنینەوە وتی: یەکجار واژ نییە، خۆ گریما قسەکەی تۆش لە 100% وابێ. من خۆم بەشێکم لەو کێشانە و دەستگای پۆلیس بە دوای منەوە نییە تا خێرا هاوکاریم بکەن. ماکوان: وایە، باشە گریمان هەموو ئەوەی کە کردوتە و ئەوەی کە فرانک دەیکا بە پۆلیس بڵێن، هاوکاریمان ناکەن ئەو کات؟ کڕۆنیکا: جارێکی تریش هەمان پێشنیارت کرد، وەڵامەکەی من ئەوەیە لە نەرویز بە دوای بەڵگەون، بەڵگەمان هیچ هەیە ئێمە؟ ماکوان: تۆ خۆت دەبیتە بەڵگا. کڕۆنیکا: کەواتە دەبێ من بڕۆم سکاڵا سەرەتا لەسەر چەپەڵی خۆم تۆمار بکەم. کارەکە هەروە بەو ئاسانیە نییە کە بیری لێ دەکەیتەوە مامۆستا ماکوان. ماکوان: بە هەر حاڵ ئێستا هیچ لە مێشکمدا نییە، کاتم بدەرێ و ماوەیەک بزانم ئەتوانم چیت بۆ بکەم. کڕۆنیکا: ئەوە کلیلی ماڵەکەمانە، فەرموو. ماکوان: ئەی ئەگەر کەسێک لە سەگەکانی فرانک منیان ڕاگرت و وتیان چۆن ئەم کلیلانت پێ و تۆ چی ئەم ماڵیت و لەکوێی، چی بڵێم و چی بکەم باشە؟ کڕۆنیکا: نازانم، بۆ ئەترسیت؟ ماکوان: کێشەی من زۆر زار ئەوەیە وەکو کەڵەشێرم، جا کەڵەشێر زۆر بێ دەماغا کڕێوی دەبینێ، دەڕوات بۆ لای و شەڕی لەگەڵ دەکا. دەمەوێ ئەو کەسایەتی کەڵەشێرە واز لێ بهێنم، هەوڵ بدەم بزانم چۆن لەگەڵ ڕێویەکاندا مامەڵە بکەم. کڕۆنیکا: ببوورە کەوتم دەترسی. ماکوان: نا ئاساییە، مرۆڤ بێگومان غەریزەی ترسی هەیە، ئەگەر بشترسێ زۆر ئاساییە، زۆر جار ترس چاکە و خۆشە. ئایا ئەو شتە ئەزانی؟ کڕۆنیکا: نەوەڵا نازانم، ئەمە یەکەم جارە بزانم ترس خۆشە و چاکە. من ئەوەندە دەترسم تووشی نەخۆشی دڵڕاوکێ و سترێسی کردوم، تەنانەت بیرم بۆ ناکرێتەوە. ئیتر خۆشی چی و چاکی چی؟ ماکوان: چویت بۆ ئەو جێگانەی کە یاری تێدایە، مەبەستم شاری یاریە. کڕۆنیکا: بەڵێ بە دڵنیاییەوە چوومە. ماکوان: کام یاری لە هەمویان ترسناکترە سەرکەوتویت؟ کڕۆنیکا: بەڵێ سەرکەوتوم. ماکوان: ئەی نەترساوی لە کاتی کارپێکردن بە یاریەکە بە هۆکاری خێراییان هەر هۆکارێکی تر؟ کڕۆنیکا: با ترساوم. ماکوان: کە تەواو بۆ دەست کردووە بە پێکەنین بە هۆکاری ترسەکەت؟ کڕۆنیکا: بەڵێ ڕووی داوە.
ماکوان دەی ئەوە ترسی خۆشە زۆر ئاساییە ترست هەبێت و لە هەمان کاتیشدا یاریەکە خۆشیەکەی لەوەدایە کە ترست ئەداتێ قسەکەم ڕاستە یاخودنا کرۆنیکە وایە من سوزانم تۆ فەلسەفیانە بیری لێ دەکەیتەوە ماکوان نا فەلسەفیانە نییە ئەوە حاڵەتی ترست چاکە چونکە هۆشیارت دەکاتەوە و خۆت دەپارێزی کرۆنیکە ڕاستە تێگەیشتم ماکوان ئەلحەمدولیلا کلیلەکانم بەرێ کرۆنیکە فەرموو من دەبێ بڕۆم دایکم بە تەنهایە و کاتیش درەنگە ماکوان زۆر باشە خواد لەگەڵ لە دوای ڕۆشتنی کرۆنیکە هەستم بە گۆڕانکاریەکی زۆر کرد کە تێیدا ڕوویداوە گۆڕانکاریەکە کەسایەتی شەرمن و لەگەڵیدا بەهێزی بۆ دروست کردووە هەستم بە پەشیمانیەکی زۆر کرد لە ژیانیدا لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاریە دەمزانی دنیای قسە لە دڵیدا هەیە جاران ئەگەر من حەزم بە گوێگرتن نەبوو بەڵام ئێستا من حەز دەکەم قسەی لەگەڵ بکەم بەڵام شەرمی ئەو ڕێگا نادات قسەم بۆ بکە هەموو ئێوارەیەک دەچووم بۆ مزگەوت لە نێوان نوێژی عەسر و مەغریب لە کۆتایی هەفتەکەدا کازۆڵ هاتەوە بەیەکەوە ڕۆشین بۆ جێگایەک لە ناو دارستانێکدا بە دەورمدا بازنەیەکی کێشا و چوومە ناو بازنەکە و داوای کرد هەناسێکی قۆڵ هەڵمژم و چاوم بنووقێنم تا 21 بژمێرە و پاشان چاو بکەرەوە ئەوەی پێی وتم ئەنجاممدا کە چاوم کردەوە لە بیابانێکی وشک و گەرمدا بووم بایەکی گەرم دەهات خەریک بوو ئەخنکام هەناسەم بۆ نەدەدرا ڕوون کردە کازۆڵ و وتم ئەرێ لێرە باشتر نەبوو بمهێنی بۆی کازۆڵ آخر ئەبوو ئانا تۆ دەزانی ئەو جێگای کە پێشتر ئەو برایانەی لێبوو ئەو جەماعەتی وەرماش بردویانە و داگیریان کردووە ماکوان ئەی بۆ پێشتر پێتان نەوتوم ئیتر من بۆسی دەبێت لەگەڵ وەرماش کۆنتراک ببەستم لە کاتێکدا شوێنەکەی ئێوەی داگیر کردو بردوێتی بۆ خۆی کازۆڵ لە جەنگی ئێمەدا هەمیشە سەرکەوتو و فەرمانی خۆی دەسەپێنێ ماکوان لای ئێمەش هەروایە هەمیشە براوەی جەنگ یاسا و قسەی خۆی دەسەپێنێ بەڵام من دەتوانم لە یاریەکە دەربچم کە مادام ئەوان ئازادن و جێگا کەشتان داگیر کراوە کازۆڵ پەلەمەکە لەم چاو پێکەوتن و ژوانەدا شتر زۆر بۆ ڕوون دەبێتەوە ماکوان من سوتام لەو سەحرایەدا یان با بڕۆین یان بمگەڕێنەوە بۆ شوێنی خۆم ئێمە لەکوێین ئێستا کازۆڵ لە بیابانی نێوان مەغریب و جەزائیرین بەڵام لێرەش نامێنین و دەڕۆین ماکوان بۆ کوێ وەکو جاری پێشوو خەتێکی بە دەورمدا کێشاوتی هەناسەیەکی قۆڵ هەڵبمژە و چاوت دابخە و تا 21 بژمێرە کە چاوم کردەوە مەیمونێکی بچووک لەسەر شانم بوو کە تەماشای جێگاکەم کرد زانیم ئەفریقیایە بەڵام نەمدەزانی چ وڵاتێکە هەرچی هاوارم دەکرد کازۆڵ وەڵام نەبوو باڵداری ڕەنگا و ڕەنگ بەسەرمەوە دەفڕین و جێگاکەش پڕ بوو لە مەیمون چەند خولەکێک بە چواردەوری خۆمدا هەڵخوڵام گوێم لە دەنگی عەبدوڕەحمانی حەسقیلی برام بوو بانگی دەکردم کە ئاوڕمدایەوە وا شێخ بەرقان و ڕاقی و حەسقیل و سەسیل و میا و حەنانە وەستا بوون زیاد لە 1000 جنۆکەی تر لە دوایانەوە وەستا بوون کە زۆربیان ڕەش پێز بوون سڵاوم کرد هەمویان بەدەم پێکەنینەوە وەڵامیان دامەوە زۆر خۆشحاڵیم دەربڕی بەبینیمیان شێخ بەرقان هاتە لام و شتێکی دامێ وتی بیخە دەمن کە خسمە دەمم تامی ئەوەندە تفت و تاڵ بوو یەکسەر لە هۆش خۆم چووم کاتێک چاوم کردەوە لە دارستانێک بووم لە ناو جۆلانێک وەک کورسی وابوو بەڵام شوێنی خەو بوو کە هەڵسامەوە حەسقیلم بینی حەسقیل چۆنی برا ماکوان باشی حەوت براگیان باشە ئەو بۆ وام لێ ئەکەن حەسقیل کورە لەبەر ئەوەی تۆ هیچ لە مێشک و دەم و قەڵەم تا ناوەستێ ئاشکرامان دەکەی بۆیە جێگۆڕێکت پێ دەکەین ماکوان پێم بڵێن قسەمە کە منیش باسی ناکەم و تەواو حەسقیل کێشە نییە باسی ئێرەش بکەی چونکە ناتوانن بگەنە ئێرە نەک لەبەر ئەوەی دوورە نا بەڵکو لەبەر ئەوەی توانایان نییە بێنە ئێرە چونکە ئەوەی بێتە ئێرە سوڵتانی ئێمە سوڵتانە لە ناویان دەبە ماکوان حەسقیل ئاگام لە خەبەر و باستان نییە لە نوکی نوکەوە بۆم بگێڕەوە تا ئەم کاتەی بەیەکەوە دانیشتوین دەی حەزەگیان بە هێواش و لەسەر خۆ گوێم بۆ گرتووی حەسقیل کوڕ و کچێکمان بووە ناوی بنین چی ماکوان ئای پیرۆزە یاخوا بۆ لای ئێوەش دوانە هەیە حەسقیل
نا لە دوو ژن خوای گەورە داوێتی. ماکوان کوڕە تۆ زۆر خەتەری حەزەی برام، ئەتوانم بیان بینم و ماسیان بکەم؟ حەسقیل ئەتوانم بیان خەمە سەر شێوەی مەیمون بۆ ئەوەی بیان بینی، باشە یاخودنا؟ ماکوان زەوق سز هیچ نەدۆزیەوە مەیمون نەبێ؟ حەسقیل ئاخر مناڵن جارێ ئەو توانایە نییە بخێنە سەر شێوەی ئینسان. ماکوان باشە حەزەگیان یاخوا تەمەن درێژ بن، بە نازی دایک و باوکیان گەورە بن. حەسقیل دایکی کوڕەکەم کوژرا بە دەستی جەماعەتی ویرسان و وەرماش. ماکوان خوای گەورە لێی خۆش بێ، کەوای وت زۆرم پێ ناخۆش بوو، زانیم کە من هۆکار بووم، لە دڵی خۆم داوتم داخۆ چەند زنۆکەی تر لە ناو چوو بن بەهۆی منەوە. بێدەنگی هەردووکمانی داگرت بوو. پێم وت حەسقیلی برام شەرمەزارم چی بکەم، داخۆ چەندی تر لە ئێوە بە هۆکاری من کوژرابێ. حەسقیل ناوا مەڵێ تۆ بۆچی، هەمووی قەدەری خودای پەروەردگارە. ماکوان بە هەر حاڵ خوای گەورە لێم خۆش بێت. ئامین. ئەی باشە شێخ بەرقان لەکوێیە؟ حەسقیل ئێستا دەچین بۆ لایەن، جارێ با سوڵتان ئیجازەمان بدات. ماکوان سوڵتان کێیە؟ حەسقیل سوڵتان کەسێکی خواناس و بەڕێزە، گەورەی جنۆکەی ئێمەیە، لە قسەی دەرناسین، ئەویش هاوکاریمان دەکە. ماکوان ناوی چییە؟ ئەویش وتی ئێناوی سوڵتانە. ماکوان واتە سوڵتان ناوی خۆیەتی؟ من وامزانی سوڵتان مەنسەب و پلەپایەتی. حەسقیل ئێناوی سوڵتانە و پلەپایەشی هەر سوڵتانی ئێمەیە. ماکوان دەی شێتم بکە. حەسقیل نا بڕوام پێ بکە هەروایە کە ئینشەئەڵڵا چوین دەیبینیت و قسەشی لەگەڵ دەکەی، پێم بڵێ دەنگ و باسی کڕۆنیکا چۆنە؟ ماکوان چیە حەزەی برام ناشێت تەماعەت لێ کرد بێت. حەسقیل حەزم لە ناوەکەیەتی خۆشی بۆ تۆ. ماکوان وەڵا خێزانم بزانێ ئەوەندە دەست و دڵت باشە بۆ من ڕقت لێ هەڵدەگرێ. حەسقیل هەر بۆ خۆشی وا دەڵێم، بەڵام حەز دەکەم کچەکەم ناو بنێم کڕۆنیکا و کوڕەکەشم ناو دەنێم حارث. ماکوان حارثەکەم بە دڵە، بەڵام کڕۆنیکا ناوێکی ئیسلامی نییە، ئەگەر بە قسەی من دەکەیت ناوی بنێ مەدینە بۆ خۆشەویستی مەدینەی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم. حەسقیل ئەو بڕیارمدا ناوی بنێ مەدینە. محەممەد حارث با ناوەکەی ناوێکی تەواو بێ. ئەو بڕیارمدا ناوی بنێ مەدینە. محەممەد حارث با ناوەکەی ناوێکی تەواو بێ. ماکوان دەمادام وایە کچەکەشت ناوێکی تەواو پڕ بنێ و ناوی بنێ مەدینەی مونەوەرە، باشە یاخودنا؟ حەسقیل ناوەکەی ئیمزای لەسەر کرا، قسەکەت قبوڵە و بەسەر چاو. ماکوان خوای گەورە بیان پارێزێت و بۆ ئەم ئیسلامە گەورە بن. ئامین یا رب العالمین. حەسقیل ئامین. ئەزانی کازۆڵ تۆی زۆر خۆش ئەوێ هەمیشە لای سوڵتان باست دەکا. ماکوان بۆ کازۆڵ و سوڵتان یەکتر دەناسن؟ حەسقیل ئەی خوا عەفوت بکە، کازۆڵ وەزیری سوڵتانە، بەبێ ڕاوێژی کازۆڵ سوڵتان هیچ ناکە. ماکوان زانیم ئەم زنۆکەیە کەسایەتیەکی سادە نییە، زۆر پڕ زانیاری و خواناسە، زۆر کەسایەتێکی قورس و گرانە، وایە یاخودنا؟ حەسقیل تا بڵێ جنۆکەیەکی زۆر خێرە و مندە، دەستی خێری زۆرە، باوکی پیاوێکی زانە و خواناز بوو، خاوەن پێگەی تایبەتی خوانن لە ناو ئێمەدا، زۆر بەهێز و ئازایە و شەیتانەکان زۆر لێی دەترسن. ماکوان حەسقیلی برام ئێوە زمانی تایبەتی خۆتان هەیە قسەی پێ بکەن. حەسقیل بەڵێ زمانی تایبەتی ئێمە زمانی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوایە، ئەو چوار زمانە سەرەکیەیە، بەڵام هەمومان لە یەکتر تێدەگەین. ماکوان ناشی ئێوە وەکو کوردستانی ئێمە پارچە پارچە کرابێت. حەسقیل نا زمانەکانمان لە دێر زمانەوە وا هاتووە، چونکە جنۆکەکان لەگەڵ مرۆڤەکان ژیان دەکەن، زۆر جار بە زمانی مرۆڤەکان قسە دەکەین، مەگەر ئەو زاراوانەی یاخود ئەو وشانەی لای ئێوە نەبێ، ئەوانەی خۆمان بەکاردەهێنین. ماکوان وەکو چی شتێک؟ حەسقیل هەندێ ئاژەڵ و خواردن و خواردنەوە و دەرمان و هەندێک شتی تر کە تۆ ناتوانی بیان ناسیت. ماکوان
ئاژەڵ هەیە کە مرۆڤ ناوی نەزانێ؟ حەسقیل: بەڵێ بە دڵنیاییەوە هەیە، وەکو جنسی ئێمەیە ئێوە نایبینن، بەڵام ئێمە دەیبینین، هەمویان وزن. ئێوە یەک جۆریان دەناسن کە پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم بەکاری هێناوە، ئەویش بۆراقە، وەکو ئەو نمونەی و نمونەی زۆری تر. ئێوە پێویستان نییە چونکە نایبینن. ماکوان: حەزەی برام، ئەمە نوێ بوو بۆ من. حەسقیل: زاری تریش بۆمان باس کردویت، بەڵام بیرت نەماوە. ماکوان: ئەی چۆن ئێوە و شێخ بەرقان و جەماعەت ئاوا ئەسیر کران؟ حەسقیل: ئێوارەیەک لە پڕ دایان بەسەرماندا و شەڕێکی قورس ڕوویدا، زۆرێک لە ئێمە و لە ئەوانیش کوژران، بەڵام زیاد لە 1000 زنۆکە لە ئێمە بەدیل گیران. ماکوان: ئەی هەمویان بەربوون؟ حەسقیل: بەڵێ، تۆ تەنها ئەو کۆمەڵەیەت بینی کە پێشتر خۆیان نیشانی تۆ دابوو، ئەگینا زۆر بووین. ماکوان: زۆر باشە، دەناگێت سەڵێکی ترم بە وەرماژ دەکرد. حەسقیل: وا سەیری وەرماژ مەکە، لەگەڵ تا زۆر هێواش و هێمنە، جێگای سەرنجی هەمومانە، هەر بۆیە شێخ بەرقان حەزی کرد بتبینێ، ئەمانەوێ ئەوە تاوتوێ بکەین و ئەو باسەت دەگەڵ بکەین. وەرماژ ئەوەی لی دەترسێت سوڵتانە. ماکوان: ئەم سوڵتانم نیشان بە بزانم کێ و چۆنە. حەسقیل: ئەوە لەگەڵ شێخ بەرقان بە دوای لاشەکەیدا دەگەڕێن تا سوڵتانی پێ ببینی. ماکوان: ئەم جنۆکەیە چییە؟ سەرۆکە، بەرپرسە، شێخە یاخود چییە؟ حەسقیل: زانایە، مفەسیرە، مؤەریخە، محەدیثە، مفەکیرە، فەقهیە، زانایە لە زمانی عەرەبی، کوڕی شێخ حەندەڕوشە لە عەشیرەتی ڕاقین. ماکوان: مەبەستت ڕاقی هاوڕێمانە؟ حەسقیل: نا، ڕاقی عەشیرەتێکی گەورەن لە جنۆکە، ناوی ڕاقی هاوڕێمان بە ناوی ئەو عەشیرەتەوە ناونراوە. ماکوان: ئەی کەی دەچین بۆ لای؟ حەسقیل: ئەڕووین بۆ لای پەلە مەکە، با ئاگادارمان بکەنەوە، تۆ بۆم باز بکە دەنگ و باسی کڕۆنیکا چۆنە، ئێستا خەریکی چییە؟ ماکوان: زۆر گۆڕاوە، ئافرەتێکی زۆر خانمی لێ دەرچووە، ئەوەی کە تێیدا بەدی دەکەم زۆر خواناس و باشی لێ دەرچووە. حەسقیل: هەوڵ بدە هاوکاری بکە، دەستی لێ بەرمەدە. ماکوان: بەخوا درێغی ناکەم، بەڵام کێشەی زۆرە و گۆبەنی زۆری بەدواوەیە، خۆی تێوە گلاندووە لە کاری وا من لە ژیانمدا بیرم لێ نەکردوتەوە. حەسقیل: ئاگادارین، کازۆڵ هەمووی بۆ گێڕاوینەتەوە، تەنانەت ئەو فیلمەشی بۆ باس کردین کە لە ستۆک هۆڵم سیتان بەسەر هاتووە، کەوای دەوت پێ دەکەنی. حەسقیل: ماکوان: بەڕاست وامزانی کەس ئاگای لێم نەبووە. حەسقیل: زۆر دوعامان بۆ کردی نەکەویتە هەڵەوە، دڵنیا بە وەرماشش بە دواتەوە بوو، بۆ ئاگاداری زۆر بێزارە لە دەستت. ماکوان: کەواتە ئەو هیچ و پوچە ئاگای لێم بووە؟ حەسقیل: بە دڵنیاییەوە، ئەویش بە دواتەوە بوو، کازۆڵ چاودێری هەردووکتانی دەکرد. ماکوان: ئەی ماڵەکەت ئاوا بێ، کاک کازۆڵی خۆشەویست، ئەرێ بەڕاست لەکوێ لە سەحرا و بیابانەکان لێمون بوو ئیتر نەمبینیەوە. حەسقیل: ئەویش لێرەیە هەتا پەیدا بوو، زارێ لە خزمەت سوڵتاندایە. ماکوان: سەسیل دیار نییە. حەسقیل: لەگەڵ میا و ڕاقی شێخ بەرقان ناردوونی بۆ جێگایەک، ئەوانیش بەم زوانە دێنەوە، چونکە 2 ڕۆژی تر کۆبوونەوەی جنۆکە سەرکردەکانە، هەروەها کۆنگرەی جنۆکەی خاکی سوڵتانە و باسی سوورەتی جن و پێگەی جنۆکەی لە ئیسلامدا و کار و فەرمانەکانیان، وەیە شێخ بەرقان حەزی کرد لەم کۆنگرەیەدا بەشدار بێ، زانیاری باشی لێوە فێر دەبیت. ماکوان: کێ باسی سوورەتی جن و پێگەی جنۆکە دەکە؟ حەسقیل: بە دڵنیایەوە شێخ سوڵتان، شێخ زاهۆند، شێخ باقوش لە کاتی قسەکردنیاندا ناوەکانیانت پێ دەڵێم، هەمویان زانای گەورەی ئەم ئیسلامن، تۆ شتێک ئامادە بکە، لەوانەیە داوات لێ بکەن قسە بکەین. ماکوان: وەڵا ئەمە زۆر مهمە و خۆشیشە، داخۆ باسی چی بکەن حەزەی برام، زا ئەگەر داوا لە من بکەن من باسی چی بکەم، ئەزمونم نییە وتار بدەم بۆ جنۆکە. حەسقیل: خۆ تۆ هەمویان نابینی، شتێک ئامادە بکە، مەرجش نییە بەشداربی، من لە خۆمەوە دەڵێم نەوەکو لە پڕ داوات لێ بکەن، چونکە شێخ بەرقان باسی تۆی زۆر کردووە بۆ سوڵتان و هەروەها کازۆڵش، خۆم ئاگادار بووم بە سوڵتانی وت لە ناو شەمەندەفەرەکەدا قسەی زۆر بەهێزت بۆ کڕۆنیکا کردووە.
ماکوان واتا چیرۆکی من و کڕۆنیکا هەموو جیهان دەیزانێت؟ حەسقین بەڵێ ئەو کۆمەڵەی کە تۆ دەناسن ئاگاداری هەڵس و کەوت و ژیان و هەموو ورد و درشتی تۆن. ماکوان لەسەرێکەوە زۆر خۆشحاڵم لەلایەکی تریشەوە ژیانی تایبەتم نەماوە هەموو جنۆکە لە دەور و پشتم. حەسقین یەکزار بەو شێوەیەش نییە، ئەم ماوەیە لە ژێر چاودێریدا بوویت لەبەر وەرماش بۆیە حەز دەکەن زیاتر ئاگادارت بن. دەنا هەرێک لەو جنۆکانە ژیانی تایبەتی خۆیان هەیە، بەڵام تۆ قڕینەکانت زۆر دەگۆڕن، دەترسن موسڵمان بن. ئەو کەسەی کە بانخواز و قسەکردن شەیتانەکان زوو قڕینەکانیان دەگۆڕن، تۆش قڕینەکانت زۆرن. ماکوان ئێستا قڕینەکەم کێیە دەزانیت؟ حەسقین بەڵێ خودی وەرماشە، وەرماش لەگەڵتدایە و چاودێریت دەکا. ماکوان ئەی نازانێت کە من هاتووم بۆ لای ئێوە؟ ئەگەر هەمیشە لەگەڵما بێت پێویستە بزانێت. حەسقین ئەو زۆر سەری ناپەرێژێت، کاری زۆرە، بۆیە خۆشی لەگەڵتدایە بۆ ئەوەی زیاتر بتناسێت کە خۆی دەڕوا کەسێکی تر لە جێگای خۆی دادەنێ. ماکوان چۆن دەزانی حەزەی برا؟ حەسقین کازۆڵ زۆر بەوردی چاودێریتان دەکا، ئاگاداری هەموو شتێکە. ئەوەت لەبیر نەسێ پابەندبوونی کڕۆنیکە بە ئیسلامەوە وەرماشی زۆر ئیزعاج کردووە. ماکوان جاخۆ نیازم وایە بە وەرماش بڵێم چارەسەری کێشی کڕۆنیکا و فرانکم بۆ بکە. حەسقین هەرگیز شتی وا ناکە، چۆن فرانک ئەگۆڕێتەوە بە تۆ؟ ئەوە ئەستەمە باش بیزانە. ماکوان زۆر باشە، دوو داوام لێ کردووە هیچیانی نەکردووە، ئەویش دەکەم بە داوای سێم، بەڵکو ئەو داوایش نەتوانێت جێبەجێ بکە. پێت چۆنە؟ حەسقین فکرەیەکی باشە، بەڵام با من پێش ڕووداوەکان نەکەوم، چونکە شێخ بەرقان و کازۆڵ و سوڵتان دایانەوێ لەو بارەیەوە قسەت لەگەڵ بکەن. ماکوان زۆر باشە، ئەی ئێمە زۆر دەمێنینەوە لێرە؟ حەسقین منیش وەکو تۆ چاوەڕێم، نازانم جەماعەت بۆ دواکەوتو. ماوەیەک ماینەوە لە پڕ کازۆڵ پەیدا بوو، وامزانی دەڕۆین بۆ لای شێخ بەرقان و سوڵتان. کازۆڵ ماکوان دەبێت بگەڕینەوە بۆ نەرویز، چونکە وەرماش بە شوێنێکدا دەگەڕێ بۆ ئەوەی هەموو کارەکان ئاسایی بێت و هیچ هەستێکی بۆ دروست نەبێ. بگەڕێەوە بۆ ژیانی ئاسایی خۆت، دەبێ هەر ئێستا بڕۆین. ماکوان چۆنتان پێ باشە باوا بێ، بەڵام بەداخەوە حەزم دەکرد شێخ بەرقان و ڕاقی و ئەو برایەنە ببینم. هەروام وت شێخ بەرقان وتی تۆ بڵێ ئەوەندە بێوەفا بم نێم بۆلات، دەنگ و باست ماکوان گیان. ماکوان شێخ گیان من باشم، هەر ئێوە باش بن، من هیچم ناوێت. شێخ بەرقان ئاگاداری ئیمانەکەت بە، بۆ ئەوەی وەرماش هیچ زەرەرێکت پێ نەبات، بەم نزیکانە یەکتری دەبینینەوە. ئێستا بگەڕێرەوە لەگەڵ کازۆڵ بۆ دوو بەیانی هەوڵ بدەن لێرە ئامادە بن. ئەوەشت بیر نەچێ لە کۆنگرەی جنۆکەکان بەشدار بی، دەبێ وتارێک ئامادە بکەیت. ماکوان بە خۆشحاڵیە و لە خزمەتتاندا دەبم شێخ گیان، سوپاس بۆ ئامۆژگاریەکانت، خوای گەورە پاداشتی خێرتان باتەوە. کازۆڵ ئامادەیت بڕۆین؟ ماکوان بەڵێ بفەرموو. خوا حافیزیم کرد و کازۆڵ بە دەورمدا بازنەیەکی کێشا، گەڕامەوە بۆ بیابانە گەرمەکە، لەوێوە لاکێشێکی تری کێشا و بە هەمان شێوە هەناسەی قوڵم هەڵمژی و گەڕامەوە بۆ دارستانەکە، بەڵام نەچوینەوە شوێنی مەیمونەکان، گەڕامەوە بەرەو ماڵ. ماندوێتی زۆرم پێوە دیار بوو، خێرا چووم حەمامێکم کرد و بەرەو مزگەوت ڕۆشتم. کە چوومەوە ناو مزگەوت میلادم بینی. میلاد وتی ئەسەلام عەلەیکوم کاک ماکوان، هاتم بۆ ئێرە بۆ ئەوەی جەنابتان ببینم. ماکوان زۆر خۆشحاڵم کاکە میلاد گیان، دەنگ و باست چۆنە، بینت چۆنە لەگەڵ باوکت؟ میلاد زۆر سوپاس بۆ خودا، خوای گەورە پاداشت باتەوە، بەخوا هەروە خۆیەتی باوکم زۆر خراپە لەگەڵما، هەرچیم کردووە دەمەوێ کارێکم دەست بکەوێت و بڕۆم خانوویەک بگرم و بۆ خۆم بژیم. تەنها ساڵێکم ماوە شەهادەکەم وەربگرم، لەبەر ئەوەی باوکم قسەی زۆرم پێ دەڵێت و زۆرم شەڕ لەگەڵ دەکا، خوێندنی ئەم ساڵم دواخست. ماکوان بۆچی دەخوێنی میلاد گیان؟ میلاد لە بەشی هەندەسەی میکانیکم، ئەگەر شەهادەکەم وەربگرم چانسی کارکردنم زۆر دەبێت لە کۆمپانیا گەورەکان، هەر جێگایەک مەکینە و ئەدەواتی ماشینی تێدا بێ دەتوانم کار بکەم. ماکوان
ماشا الله والله شوێنێکی باشتر هەڵبژاردووە لە خوێندنەکەتدا. ئەی وەزعی مادی و گیرفانت چۆنە؟ میلاد: 0 زۆر زار ژێر سفریشە. دایکم هاوکاریم دەکا، پارەی خوێندنەکەشم وەرگرت هەموویم خوارد. ماکوان: خوای گەورە ئاسانی بکە. 1200 کڕۆن لە گیرفانمدا بوو دەرم هێنا و دام پێی، بەڵام وتی پارەم ناوێ، ئەگەر کارێکم بۆ بدۆزیتەوە مەمنونت دەبم. ماکوان: تۆ ئەوە هەڵبگرە، من و تۆ براین، کەست بینیوە شەرم لە برای خۆی بکە. بە زۆر خسمە گیرفانی و هەر چۆن بوو ڕازیم کرد، بەڵام زۆر قورس و گران بوو. لەم قسانەدا بووین کاوە و هەندێک هاوڕێی ترم هاتنە مزگەوت. کاتی نوێژی مەغریب نزیکی 15 خولەکی مابوو. چوومە لای کاوە و پێم وت: لەگەڵ موحسین جێگاتان هەیە کەسێکی تر بێتە لاتان؟ کاوە: جێگامان هەیە، بەس من حەز ناکەم، ئێستا کار دەکەم، حەز دەکەم موحسینیش بڕوات و بەتەنها بم. ماکوان: باسی میلادم بۆ کرد، وتم نازانم ڕازی دەبێ ئەو یان نا، بەڵام ئەگەر حەزی کرد بۆ ماوەیەک جێگای بکەرەوە باشە یاخودنا. کاوە: ئەوە ئاساییە با بێت و لە خزمەتیدا دەبم، با پارەش نەیات. ماکوان: پارەیسی هەر دەبێ خۆمان هاوکاری بکەین تا کارێکی دەست دەکەوێت. کاتی نوێژ هات و نوێژمان کرد و هاتینە دەرەوە لە مزگەوت. میلادم بان کرد و بە کاوەم ناسان. پێم وت ئەگەر باوکت ئیزعازی کردیت بڕۆ بۆ لای کاوە و کوڕێکی سووری ناوی موحسینە لەگەڵ ئەواندا بژی. میلاد: بەڵام تۆ خۆت دەزانی کە من پارەی کری خانوم نییە لە ئێستادا. کاوە: براکەم کەس داوای پارەی نەکردووە، پارەت هەبێت و نەبێ من لە خزمەتتان، حەز دەکەی ئەم شەوەرە. میلاد: وەڵاهی خوا پاداشتان باتەوە، بەخوا هەرسی نوێژ دەکەم باوکم شەڕێکم پێدەفرۆشێ، یان کە نوێژدا دەبەستم دەسێت گۆرانی قادر ئەلیاسی دەخاتە سەر بە دەنگی بەرز بۆ ئەوەی نوێژەکەم لێ تێک بچێت. شەڕ بەدایکیشم دەفرۆشێ، بەڕاستی ژیانم لێ تاڵ بوو. ماکوان: وەڵا ئەگەر بە قسەی من دەکەی بڕۆ جلو بەرگ و شتەکانت هەرسیت هەیە بیهێنە و من سایارەکەم ئەم بەکاوە بۆ ئەوەی بۆت بگوازێتەوە. چی ئەڵێ؟ میلاد: وەڵاهی ئەوم بۆ بکەن هەرگیز لە بیری ناکەم، خوای گەورە پاداشتان باتەوە، زۆر مەمنونتان دەبم. کاوە: با تۆ بگەینە ماڵەوە جارێ و سایارەکەت دەبم، ئەگەر درنگ سایارەکەم هێنایەوە سویسەکانی لە جێگایەک بۆ دادەنێم، لە دەرگا نایم با مناڵەکان خەبەریان نەبێتەوە. ماکوان: ئاساییە سایارەکەش نەهێنیتەوە بەیانی بە قیتار ئەچم بۆ ئیش. منیان گەیاندە ماڵەوە و شەو سایارەکەی هێنابووە، بەیانی کە لە کار تەواو بووم چوون بۆ لای کاوە بۆ غەسلەکەی بەختیار، تەماشا دەکەم میلادیش لەگەڵ کاوە سایارە پۆلیش دەکات. زۆر خۆشحاڵ بووم، پرسیم چیتان کردوێنێ شەو؟ میلاد: ماڵی کاکاوە ئاوەدان بێ، ڕزگاری کردم لە جەهەنەمی باوکم، هەرگیز لە بیری ناکەم. کاوە بانگی کردم وتی: گوناحە، زۆر کوڕی چاک دیارە، زۆر گەنجێکی بە ئەدەبە. ماکوان: دەی خوا جەزات باتەوە کاوی برام، ئەو 5000 کڕۆنەم بۆ ئەو هێناوە بۆ ئەم مانگە با موحسین بۆڵە بۆڵ نەکە. لێرە شیرۆکەکە ڕادەگرین، هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت. هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم و تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.